سڵاوتانێ بێ خۆشەویستان، خۆشحاڵ بووم ئەم شەویش لە پرۆگرامی پرس و بەخت گەڕامەوە نێو ماڵەکانتان بە ئومێدم نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بوو بێت سفرە و خوانی مانگی ڕەمەزانتان هەمیشە ڕازاوە و پڕ لە خواردنی خۆش بێت. خۆشەویستان بۆ ئەم شەویش لە پرۆگرامی پرس و بەخت بە کۆمەڵێک پرسیار و بە دیاری گرانبەها لەگەڵتان بەردەوام ئەبین. ئێوەش ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بەو ژمارە مۆبایلانەی کەوا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی کەرکووک نیشان ئەدرێت. خۆشەویستان ئەتوانن لە ئێستاوە پەیوەندیمان پێوە بکەن تاکو و کۆتایی پرۆگرام تاکو لەگەڵ ئێمە ببنە براوە. پەیوەندیمان ئامادەیە؟ خۆشەویستان پرۆگرامی پرس و بەخت پرۆگرامێکی تازەی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە لە کەناڵی ئاسمانی کەرکووک پەخش ئەکرێ هەموو شەوانێکی ڕەمەزان کاتژمێر 8 ئەبینە میوانی ماڵەکانتان. ئێوەش بۆ ئەوەی لەگەڵ ئێمە ببنە براوە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و لە نێو ماڵەکانی خۆتانەوە زانیاری خۆتان تاقیب بکەنەوە، بەختی خۆتان تاقیب بکەنەوە، بزانین بەختتان چۆنەوە خود زانیاریەکانتان چۆنە. ئەپرسین لە ئێوە کە زانیاری و بەختی ئێوە چۆنە و لەگەڵ ئێمە ئەبنە براوە یاخود نا لە کۆتایی پرۆگرام ئێمە تیر و پشک بۆ ئەو بەڕێزانە ئەکەین کەوا لەگەڵ ئێمە وەڵامی پرسیارەکانیان زانیوە و براوەی خەڵاتەکانی ئەم شەومان دیاری ئەکەین. پەیوەندیمان لەگەڵە خات و شادی لە سلێمانیەوە. شادی خاسڵاوت لێبێ. زۆر سپاس. تۆ چۆنی شادی گیان؟ ئەم کاتە بەزۆ ساقۆ بووم. باشتر بۆ تۆ چاوەکەم. بە ساقۆ گیانەکەم شادی گیان. تۆ چۆنی دەنگ و باسی سلێمانی شادی؟ وەڵا باشە الحەمدولیلا وەڵا پشتر باشە. شکر بۆ خوا. شادی چکاری تۆ؟ وەڵا ژنی ماڵەوەم گیانەکەم. ژنی ماڵەوەی سەرکەوتوو بیت شادی. شادی ئامادە چینە لای پرسیار؟ بەڵێ گیان سەری. چینە لای پرسیار. گەر پرسیارەکەمان ئامادە. شادی دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکەیت لە مۆبایلەکە و جۆبیستی من بە. باشە بە ساقۆ. ئەگەر بچینە لای پرسیار. بەڵێ گیان. کۆنتڕۆڵ پرسیارەکە بێتە سەر. زۆرترین چا لە چ وڵاتێکە؟ زۆرترین چا زۆرترین چا لە چ وڵاتێکە؟ عەفو، زۆرترین چیا لە چ وڵاتێکە؟ زۆرترین چیا؟ تورکیا، سویسرا، سویسرا. بەختت ێ وەڵامەکان هەمووی سویسرایەوە بۆ هەر سویسرایە؟ تورکیا، سویسرا، سویسرا، سویسرا. وەڵای نازانم. جا لەو شانسەی تۆ. با تورکیا بێ. تورکیا؟ دڵنیایت؟ وەڵای با تورکیا بێت. مناڵەکان واڵێن نازانم. تورکیا وەرئەگرین؟ پێی دەستم شانسم هەبێ. وەکو بەداخەوە شادی خان وەڵامەکەت هەڵە بوو. وەکو ئاسانکاریەک ئاسانکاریت بۆ کرابوو کەوا سێ اختیاری سویسرا بوو بەڵام بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو نەتزانی. کاتێکی خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ. پەیوەندێکی ترمان لەگەڵە لانە لە چەمچەماڵەوە. لانە خان سڵاوت لێبێ. باشی بەڕێز. تۆ چۆنی چاوەکەم؟ زۆر سپاس مەمنون. بژیت لانە گیان. دەنگ و باسی تۆ؟ باشین الحەمدولیلا. سپاس بۆ خوا. لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن؟
والله زۆر باشی الحەمدولillah. الحەمدولله. لانا چ کارێیت؟ خەریجم چیت تاوا کردووە؟ شیکاری. کاری سەرکەوتوو بیت لانا. دکتۆرە لانا یانی بڵێم؟ بەڵێ سەرکەوتوو بی لانا گیان. ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ گیان. فنلەندا چ دراوێک بەکار ئەهێنێت؟ وڵاتی فنلەندا چ دراوێک بەکار ئەهێنێت؟ بەڵێ دراخما، شاینک، ریال، مارک. دراخما، شلینگ، ریال، مارک. با دراخما بێ. دراخما؟ بەڵێ زانیاریت هەیە؟ نەوەڵا دراخما وەرئەگرم بڵین وەڵامەکەت ڕاستە خۆت هەڵە. بەداخەوە لانا وەڵامەکەت هەڵە بوو کاتێکی خۆش بۆتەوە خوارد لەگەڵ. پەیوەندێکی تر ئاوێزان لە کەرکووکەوە. ئاوێزان سڵاوت لێبێ. ئاوێزان کاتتان باش باشتر بۆ تۆ ئاوێزان گیان چۆنی؟ زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێکم بە قوربان. زۆر سپاس بۆ تۆ چاوەکەم. ئاوێزان گوێبیستی منە بیت؟ باڵی جان ئاوێزان چۆن پەیوەندەکەت بۆ وەرگیرە؟ ئاسان وەرگیرە؟ وەڵا خوشکم بۆمی وەرگرت. دەستی خوشکەکەت خۆش بێ. سپاسی بکە. زۆر سپاس. ئاوێزان باڵی جان ئامادەی بچینە لای پرسیار؟ باڵێ فەرموو. با بچینە لای پرسیار. لە چ ڕۆژێکدا شەو و ڕۆژ یەکسان دەبن بەیەک؟ لە چ ڕۆژێکدا شەو و ڕۆژ یەکسان ئەبن بەیەک؟ 22 گوڵان، 22 جۆزەردان، 22 ئەیلول، 22 حوزەیران. عەفو 21 گوڵان، 21 جۆزەردان، 21 ئەیلول، 21 حوزەیران. باڵێ با ئاسانکار یەکەم بێ. یەکەم 21 گوڵان باڵێ دڵنیایت؟ ناوەڵە کاتت تەواو بوو من 21 گوڵان وەرئەگرم. بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو ئاوێزان 21 حوزەیران وەڵامی ڕاست بوو. پەیوەندێکی ترمان ئەگەر لەگەڵ بێت؟ ئەلۆ کاتۆ باش کاک هونەر لە تەکیەوە. کاک ئەلۆ، هونەر کاتۆ سڵاو باش. دەبێ. باشتر بۆ تۆ کاک هونەر. سڵاوی خوای گەورەتان لێ مانگی ڕەمەزان لام لایەک پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت. کاک هونەر دەنگ و باست چۆنە؟ وەڵڵا باشە خوا لە وەڵامی بەدامادە. زۆر سوپاس. کاک هونەر بەچیەوە سەرقاڵی چ کارێک ئەکەیت؟ وەڵڵا پێشمەرگە پێشمەرگەی لەش ساغ بێ سڵاو بۆ هەموو برا پێشمەرگەکانمان. خوای گەورە هەموو برا پێشمەرگەکان لە وەڵا لا بکە. زۆر سپاس بۆ تۆ. کاک هونەر بەڵێ ئامادەی بچینە لای پرسیار؟ فەرموو. پرسیار. ناوی پایتەختی دانیمارک چییە؟ پایتەختی دانیمارک ناوی چییە؟ ئۆسلۆ، کۆپنهاگن، ئامستردام، ستۆکۆڵم. چوارەم. ستۆکۆڵم؟ بەڵێ دڵنیای دوا بەپە لە وەڵامت دایەوە؟ وەڵڵا دڵنیانیم بەس زانیاریت هەیە؟ نەوەڵا من ستۆکۆڵم وەرئەگرم. بەداخەوە کاک هونەر وەڵامەکەت هەڵە بوو. پەیوەندێکی تر؟ لانەخان لانە سڵاوت لێبێ. ئەلو سڵاو لە تۆش بێ باشی ئەحواڵت؟ زۆر سپاس لانا ئەتو چۆنی؟ مەمنون زۆر سپاس. تو چۆنی ئەحواڵت سپاس باشە؟ دەکەم لەخوا بەزیاد بێتەوە چۆنی؟ جێوی هەولێر چۆنە؟ خەڵکی هەولێر چۆنن؟ وەڵا باشن الحەمدولێلە وەڵای ئەمڕۆ گەرم بوو. زۆر گەرم بوو؟ باش وەڵا کەرکووکیش گەرم بوو لانا. آخر کەرکووک و هەولێر بڵام پلێکیان فەرقە. ئارە وەڵام. لانا بەچیەوە سەرقاڵی؟ وەڵا
خوێندنم تەواو کردە بجای دیۆمە تەلەفۆن بکەم بۆم بەرنامەیە بەڵام دانەمەزراوم دانەمەزراویت ئیشەڵڵا دامەزرەیت لانە زۆر سپاس بەشی بانکم تاوا کردووە بەڵام دانەمەزراوم بانکت تاوا کردووە بەڵێ وەکو من ئەرەوەڵا سەرکەوتوو بیلانە گیان لانە ئامادەی بچینە لای پرسیار فەرموویان کام وڵات بە بورکان ناسراوە بەستە بێتە لای مەسەر شاشە کام وڵات بە بورکان ناسراوە پاکستان ئەندەلوسیا هندستان مالیزیا ئەگەر هەڵام نەکردی ئەندەنوسیایە ئەندەلوسیا دڵنیای زانم بە بورکان وایە بەستە من بە بورکان ئەندەنوسیایە ناسراوە بەڵێ خۆشەویستان گەڕاینەوە لاتان ئەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی سەر شاشەکە پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵمان بەشدار بن و بەختی خۆتان تاقیب بکەنەوە تاکو لە کۆتاییە ببنە براوە لەگەڵ ئێمە پەیوەندیمان ئامادەیە؟ ڕۆژگار لە تەکیەوە ئێوارە باش خاچ و ئاوات ئێوارە باش ڕۆژگارگیان چۆنی؟ باشماڵەکەم قوربانی تۆ چۆنی چاوەکەم بەساخۆم زۆر سپاس بۆ تۆ دڵخۆشی بەرنامەتە و لەکەم یان سەرکەوتنی بۆ خوازم زۆر سپاس بۆ تۆ ڕۆژگارگیان ڕۆژگار دەنگ و باسی تۆ چۆنە دەنگ و باسی تەکیە؟ لەخوا بەزیاوێ باشین ئێوە چۆن لە کەرکووک سپاس بۆخوا وەڵا باشین بەس گەرمە وەڵا ڕاستەکە ئەرەوەڵا ئەم دوسە ڕۆژە جەوتۆزە گەرم بووە ئارەوەڵا ڕۆژگار بە چیەوە سەرقاڵی تۆ؟ خوێندکاری زانکۆم چ بەشێک؟ قانون؟ بەڵێ سەرکەوتوبی قۆناغی چەنیم؟ قۆناغی دین قۆناغی دوو ڕۆژگار لە مانگی ڕەمەزانە دەوامی زانکۆ ناخۆش نییە؟ بەرەوەڵا بە خزنی من لە کەرکووکی جاوامەکەم هاتوچۆکەم زۆر زۆر ناخۆشە یعنی هاتوچۆشەکەی بۆ کەرکووک ئەرەوەڵا سەرکەوتوبیت ڕۆژگارگیان زۆر زۆر سپاس بە ساقۆم خاتمەوەت بە ساقە بم چاوەکەم ڕۆژگار ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ بچینە لای پرسیار بەناوبانگترین جۆری زەیتون لە کام پارچەی کوردستانە؟ کوردستانی تورکیا، کوردستانی عێراق، کوردستانی سووریا، کوردستانی ئێران. کوردستانی تورکیا. تورکیا؟ وڵاهی بە هیچ خۆم وە ئەزانم هاوکاریشم بکە. دڵنیایت ڕۆژگار؟ بەڵێ. نایگۆڕی؟ وەڵا نازانم نگۆڕم. وەڵا بە دڵی خۆت من چوار هەڵبژاردن پێت داوە ڕۆژگار. با تورکیا بێ. تورکیا؟ تورکیا وەرئەگرین کاتە تەواو بوو ڕۆژگار تورکیامان وەرگرت. بەداخەوە ڕۆژگار کاتێکی خۆش بۆ تۆ چاوەکەم. پەیوەندیەکی ترمان لەگەڵە؟ نیگار خان. نیگار سڵاوت لێبێ. سڵاو لێبێ دادەگیان. چۆنی نیگارگیان؟ باسی بە قوربان. قوربانی تۆ چۆنی دەنگ و باستت؟ باسی سەلامەت بیاخوازیەوەی بی. ماڵەوە چۆنن؟ وڵا باسی لەخوا بەزیابێت تۆ سۆری. یاخوا باش بن چاوەکەم. حاڵە. لەخوا بەزیادبەی نیگارگیان. بێڵی بی سەلامەت بی. نیگار لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن؟ وڵا باسی لەخوا بەزیابێت. باس بۆ خوا. نیگار چکارێت؟ وڵای خاتوونی ماڵەوە. خاتوونی ماڵەوەی سەرکەوتوو بیت نیگار ماڵ و مناڵت چۆنن؟ وڵا باسم دەست و باسەت. یاخوا بەزیادبە یاخوا باش بن. بچینە لای پرسیار نیگار؟ باڵی گیان. بچینە لای پرسیار. جەنگی جیهانی یەکەم لە چ بەروارەیەک دەستی پێکرد؟ باڵێ. جەنگی جیهانی یەکەم لە چ ساڵێک دەستی پێکرد؟ 1910 1912 1914 1916 وڵای دا 1914 بێ زۆر جانیاری واستم لێ لە سۆری. 14 باڵێ. خۆ دەڵت بژاردیان هاوکاریان کردیت؟ وڵا خۆمەڵم بژار. دڵنیایت؟ وڵای زۆر دڵنیایوانی. کاتت تەواو بوو من 14 وەرئەگرم 1914 وەرئەگرم. پیرۆزە نیگار وەڵامەکەت ڕاست بوو تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی تر
سعدیە خان لا جەلەولاوە. سعدیە سڵاوت لێ بێم. ئەم کاتێت باش باشتر بۆ تۆ سعدیە. سعدیە دەنگ و باسی جەلەولا وەڵام جەلەولانە لە کەرکووکەوە. لە کەرکووکەوەی ببوورە بە من یاود لە جەلەولاوە. لە کەرکووکەوە. کەرکووکەوە. سعدیە بەڵێ بەڵێ. کارێت ڕێزت وەڵام زنی ماڵە. ژنی ماڵەوەی سەرکەوتوبی سعدیەگیان. سەلامەت بێ. ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ بچینە لای پرسیارەکە. بەڵێ. هەر پرسیارەکە بێتە سەر شاشە. یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنای ئیسپانی چی پێدەوترێت؟ نێوانە چۆنە لەگەڵ وەرزش؟ باپای هیچ باس نییە. هیچ کەسێکت لانی هاوکاری بکات؟ ناوەڵا خۆم کتەکەمی. هەر خۆم کتەکەمی. زۆر باشە. لالیگا، هاستی سیەم پرۆ، نۆ پاساران، کلاسیکۆ. پرسیارێکی زۆر ئاسان. بەڵێ سوارم. کلاسیکۆ؟ بەڵێ. دڵنیایت؟ وەڵای کتەکەم وا لێ نازانم. زۆر باشە من کلاسیکۆ وەرئەگرم. پیرۆزە سعدیە وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی تر؟ الو کاک ئازاد لە دوهۆکەوە. کاک ئازاد سڵاوت لێ بێم. سڵاو تەجربە چۆنی بێت باشی؟ زۆر سپاس بۆ تۆ کاک ئازاد. گەردەڵێ برەیان. بەڵێ بەڵێ. کاک ئازاد دەنگ و باسی دوهۆک. والله باشە الحەمدلله وڵامەکە زۆر گەرم بۆ ڕاستی. باس بۆخوا کاک ئازاد لەگەڵ مانگی ڕەمەزان هاتچۆنن؟ والله باشە الحەمدلله زۆر. تووڕە نابی کاک ئازاد؟ بەڵێ. تووڕە نابی کە هیلاکە بی و بەڕۆژوویت؟ والله باشە الحەمدلله. کەشوهای دووەک پێنکی نەکردووە بە حکمی ئەوەی نزیکە لە چیا و شاخەوە؟ باشە نەنا باشە گەڵام. پێنکی کردووە؟ زۆر زۆر باشە. زۆر باشە. چکارەی تۆ کاک ئازاد؟ بەڵێ. چکارەیت؟ والله شوفيري تاكسي. بەڵێ؟ شوفيري تاكسي. شۆفێری تەکسی. بەڵێ. زۆر باشە لە ساغ بێ. کاک ئازاد. کاک ئازاد ئامادەی بچینە لای پرسیارەکان؟ ان شاء الله امادنا ان شاء الله. زانیاریت هەیە کاک ئازاد؟ خدي ان شاء الله بحضراتك باشا. ئینشاڵڵا. پیرۆزترین مانگ لە ئاینی ئیسلام کام لەم مانگانەیە؟ پرسیارێکی زۆر ئاسان. پیرۆزترین مانگ زولحەجە، ڕەمەزان، محەڕەم، شەعبان. رمضان. ڕەمەزان؟ بەڵێ. دڵنیایت؟ هذه ماجل هذه قرية سواري والله. نایگۆڕیت؟ بس كاتبانك نبرة. كاتبانك. زولحەجە، ڕەمەزان، محەڕەم، شەعبان. کاتت تەواو ئەبێت کاک ئازاد. محرمة وشعبان. کاک ئازاد. محرم. محەڕەم وەرئەگرین؟ بەداخەوە کاک ئازاد شەڵ لە وەڵامەکەت نەگۆڕی بە. رمضان بو. کاتێکی خۆش بۆ تۆ. پەیوەندێکی تر؟ ئەم کاتت باش. ئەم کاتت باش کاک شێروان. دەستخۆشی و بەنامە جوانتان لێکم. زۆر سپاس بۆ تۆ. بەڕێزی سپاس دەکەم. سپاس کاک شێروان چکارێت؟ کاسب بوو. کاسبی لە شستاخ بێ کاک شێروان. ماڵ و مناڵ چۆنن؟ والله باشن لەخوا بەزیادە سەلامەت. لەخوا بەزیادە. کاک شێروان لە مانگی ڕەمەزانە لە کاتی کارکردن و کاسبی خۆت ڕۆژانە هیلاک ئەبیت تینوت ئەبێ عەسەبی نابی؟ والله تونی مانە بێ بەرە والله هیلاکە بین باشین الحەمدولله نا عەسەبی نابی. زۆر باشە. ئەگەر عەسەبی نەبی زۆر باشە. ئیش بەڵێ. ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ بەڵێ. بچینە لای پرسیار. کام گۆرانی بێژی عەرەب بە سوڵتانی عەرەب ناسراوە؟ سوڵتانی تەرەب ناسراوە. کازم تاهر.
جورج يوسف، عبد الحليم، كاظم صاهر، أم كلثوم. كاك شێروان ئەگەر سەڵتی تەلەڤیزۆنەکەت کسکەیت بۆی جوانتر گوێبیستی من بیت. والله من بزانم كاظم ساهرة. كاظم ساهر دڵنیایت؟ دڵنیایت؟ والله کاتە تەواو بوو کاک شێروان من کاظم ساهر وەرئەگرم بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو. کاتێکی خۆش بۆتەوە خوارد لەگەڵ. پەیوەندێکی تر؟ سەناریا خات و سەناریا سڵاوت لێبێت پەیوەندەکەی خات و سەناریا داخراوەتەوە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لە ماڵەکانی خۆتانەوە بەم ژمارە تەلەفۆنانی کەوا لەسەر شاشەکە هەیە ئەتوانن زانیاریەکانی خۆتان لەگەڵ ئێمەیە بگۆڕنەوە خۆشەویستان ئەچینە لای گۆرانیەک و ئەگەڕێنەوە لاتان. بلنجو بلنجية بلنجو بلنجية توبر لنجو لانينية بلنجو بلنجية توبر لنجو لانينية ماشي أسكيكو برزاي هورا مانينية يان ماشي أسكيكو كشورا مانينية چمس یا وکال دی چمس یا وکال عزیز جرا بردنا من تمام مبونه خانم اگر مردنا ومن تمام مبروح دیسا اگر مردنا الغيداء والبيداء عزيز الروح كلمية يا نوري الإنسان خانم صبر قلبي تو جوابي سريع يسابك يا نبوية زاي سكيت أخوي أخي سكيت أخوي من بردوري تدارو يالك برخي زو آمين أوجس جوارو ويلك برخي زو يا رب أوجس جوارو بلنجو بلنجي توبر لنجو لانينية ماشي أسكيكو برزاي ورا مانينية يان ماشي أسكيكو كشورا مانينية بەڵێ خۆشەویستان گەڕاینەوە لاتان بۆ درێژەدان بە پرۆگرامی پرس و بەخت ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵمان بەشدار بن تاکو و ببنە براوە لەگەڵمان پەیوەندیمان ئامادەیە؟ خات و سەناریا خات و ئیسرا بەڵێ سڵاوت لێبێ سلام عەلەیکم عەلەیکوم ئەسسەلام سڵاوت لێبێ خات و ئیسرا سلامت بی خۆش بێخە چۆنی؟ باش سپاس ئێوە سەرن یاخوا باش بیت سلامت بی ئێمە زۆر باشین ئەگەر ئێوە باش بن ئێمەش باشین الحەمدوللا الحەمدوللا چ کارەیت خات و ئیسرا؟ بار اسماڵم بەس تاوام کردووە تاعی نەبوومە چیت تاوا کردووە؟ وڵا دبلۆم دبلۆم ئەو بۆ هیلاک دیاری خات و ئیسرا ئەوە لەو جەوهەر خەریکم زۆر باشە بە ئاسانی پەیوەندیەکەت بۆ وەرگیرا؟ وڵا تەقریبی چارێکێکەوە خەریکم
لەش ساغ بێ خات و ئیسرا ئەمەوێ لەسەر پرۆگرامەکە ڕابۆچوونتان چییە پێشنیارتان چیە پرۆگرامەکەتان پێ باشە؟ بە پرۆگرامێ جوانە دەسان خۆش بێ بە هیوای سەرکەوتنتان زۆر سپاس بۆ تۆ ئیسراگیان ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ باشە بچینە لای پرسیار ئارامگەی وەلی دێوانەی شاعیر و عاشق لە کام لەم شوێنانەیە؟ قەرەداغ، سۆران، کەلار، سەی سادق زانیاریت هەیە؟ وڵی ناوەڵە مەگەر لە خۆمەوە چوار ئاسانکاریمان پێدا کەس نییە هاوکاریت کا لەلات؟ وڵی ئەوانش نازانم مەگەر لە خۆمەوە جارێ دارێ بلێم باشە کات تەواوە بە ئیسرا؟ با قەرەداغ بێ قەرەداغ؟ بەڵێ قەرەداغ وەرئەگرین کاتت تەواو بوو؟ بەداخەوە ئیسرا وەڵامەکەت هەڵە بوو کاتێکی خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ پەیوەندێکی تر پەیوەندیمان ئامادەیە؟ فەرمان لە شەقڵاوە شو باش هاتم سوري تۆ كاتشو باش بۆ تۆ کاک فەرمان کاک فەرمان بلي بلي دەنگ و باست باش الاخوة هذا زياد بي دەوی شەقڵاوە چۆنە؟ غير ما صارت تقريبا دو زاوية دووجەویە بلي زۆر باشە مانگی ڕەمەزان لە شەقڵاوە گەرم و گەڕی پێوە دیارە؟ والله تقريبا مش صالانت كا بيس تياران سكني بريد زياد كاتشو کاک فەرمان شەوانی بەڵێ. شەقڵاوە لە مانگی ڕەمەزانە یاریە کوردەواریەکان ئەکرێت؟ گەنجان کۆبنەوە بەیەکەوە یاری کوردەواریەکان ئەنجام بدەن؟ بلي بلي هر مشاركة كهي بلي زۆر باشە ئەی نانە قەیسی شەقڵاوە ماوە؟ خموشتك ما ولا خدمة داينا زۆر سپاس کەی بێم نانە قەیسی شەقڵاوە بەرم والله عاوزك يستوى زۆر سپاس دەکەم کاک فەرمان چکارەیت؟ والله ما مسلم مامۆستایت؟ بلي سەرکەوتوو بین مامۆستای چ بابەتێکیت؟ كردي کوردی؟ بلي سەرکەوتوو بیت کاک فەرمان زۆر سپاس. ئامادەی بچینە لای پرسیار؟ بلي بلي فهمت بچینە لای پرسیار جۆری ئاڵای کوردستان چەند خۆری ئاڵای کوردستان چەند تیشکی لێوە دەرچووە؟ پرسیارێکی زۆر ئاسان تۆ مامۆستای کوردی دەبێ وەڵامەکەی بزانیت اوكي 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 19 20 21 22 بدنيا وبستوياك 21 بلي دڵنیایت؟ دنيا ئەگەر وتم بیگۆڕە بە قسەمەکەی والله بقصت معكم وبودا بە قسەم ناکەیت ئەگەر وتم بیگۆڕە هاي قورم باشە چاڕێکین تا کاتی تەوا بێ کاک فەرمان لەسەر وەڵامەکەی خۆی دڵنیایە هەچەنە پێم وت بیگۆڕە وەڵام بە قسەم ناکەم انا خير بستوياك پیرۆزە وەڵامەکەت ڕاست بوو کاک فەرمان زور زور تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە پەیوەندێکی تر خات و سارا لە کەرکووکەوە خات و سارا سڵاوت لێبێ باشی زۆر سپاس باشی تۆ سارا ئەتوانی دەنگی تەلەڤیزۆنەکەت کچکەی لە مۆبایلەکە تۆ گوێویستی من بیت بەڵێ خاتم باشی باشی تۆ دەنگ و باست باشم زۆر سپاس پێشانی یاخوا باش بیر ئەگەر ئێوە باش بن ئێمە زۆر باشین زۆر سپاس ماڵەوەتان چۆنن؟ لەخوا بزادە زۆر سپاس یاخوا باش بن سارا چ کارێت تۆ؟ قوتابیم لە زانکۆ قۆناغێت؟ قوناغی سێ قۆناغی سێ سەرکەوتوو بیست سارا هیلاک نابیت بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئێوە دەوامتان هەیە هیلاک بوو نییە؟ ماندووبوونی خۆیەوە وەڵا بێ سەعید بکەی عەفوم وایە ڕاستە زۆر باشە مەمنون سارا بچینە لای پرسیار؟ بەڵێ با بڕۆین جەستەی مرۆڤ لە چەند ماسوولکە پێک هاتووە؟ سارا لە کام بەشە خوێنی؟ من کولیەکە ئیدارەی اقتصادە بەڵێ ئیدارەی اقتصاد؟ بەڵێ باشە زانیاریت هەیە؟ وەڵا بەکەمی لەسەر ئەشیا زۆر زانیاری نییە با بچینە لای اختیار من چوار ئاسانکاریت پێ ئەدەم 620 720 820 920 کەسێ هاوکارت کات سارا؟ ناوەڵا کەسێکی وانە باشە
کاتت تەواو ئەبێ سارا ئەگەر وەڵامم بدەیتەوە. باش ژمارە دوو بێ حوسەت بێ. 720 دڵنیایت؟ وەڵام زۆر دڵنیا نیم. نایگۆڕی؟ کاتت تەواو بوو سارا 720 وەرە ئەگرم. 720 وەرە ئەگرم بەداخەوە سارا وەڵامەکەت هەڵە بوو. کاتێکی خۆش بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی تر سەرکەوت لە کاک سەرکەوت سڵاوت لێبێ؟ سڵاو لە جناب باشی مەڕێز باشی تۆ کاک سەرکەوت؟ ئەم کاتت باش باشتر بۆ تۆ دەنگ و باست؟ دەستخۆشی بەنامەکە لێکم زۆر سپاس کاک سەرکەوت. بەڕێز پرۆگرامەکەمان بە ئێوە جوانە کاک سەرکەوت. سپاس دەکەم بەڕێز دیت کاک سەرکەوت چ کارێت؟ پێشمەرگە مەڵا بەڕێز پێشمەرگەیت. ئێستا لە کاتی ئەرکایت؟ نەوەڵای لە ماڵەوە لە ماڵەوەیت. سەرکەوتوبی کاک سەرکەوت. سپاس دەکەم سپاس زۆر سپاس بۆ تۆ کاک سەرکەوت. ئامادەی بچینە لای پرسیارەکان؟ بەڵێ کەس کام هەڵبژاردە زۆرترین جار جامی جیهانی بەدەست هێناوە نێوانت لەگەڵ وەرزشا چۆنە کاک سەرکەوت؟ وەڵایی زۆر باش نیت باش نیت؟ ئێمە چوار ئاسانکاریت ئەدەینە کاک سەرکەوت پرسیارەکەشت ئاسانە ئیشەڵڵا. فەڕەنسا، بەرازیل، ئەرجەنتین، ئیسپانیا. با ئەرجەنتین ئەرجەنتین؟ بەڵێ دڵنیایت؟ نەوەڵا دڵنیانی بەس باوە ئەرجەنتین وەربگرم؟ بیکە بەڕازیل بەرازیل؟ بەڵێ بەرازیل وەرئەگرین؟ پیرۆزە کاک سەرکەوت وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی ترمان لەگەڵا؟ ئەلو؟ ئەلو جان چنارخان ئەم کاتت باش؟ هەموو کاتێکی باش سەرچاو. زۆر سپاس بۆ تۆ چنارخان. دەنگ و باست چۆنە؟ وەڵا باشم دەنگ و باستی سلێمانی؟ سپاس بۆخوا باشە. سپاس بۆخوا. چنار لە شەوانی مانگی ڕەمەزان ئەچنە دەرەوە؟ وەڵی هەندێک کات بەڵێ بە زۆری ئەچین بۆ چۆ؟ وەڵی زیاتر بۆ مارکێتەکانی نزیک خۆمان لە گەڕێکی کورسافی بەڵێ تر پێویستی ڕۆژانە زیاتر بە شەوانە چینە دەرەوە بۆ کڕینی شتومان بە حکمی دەوام. بەڵێ ئەی سەردانی خزمان ناکەن؟ وەڵی سەردان کەسە نزیکەکانەوە هەر زەرورە سەردانیانەکەین. ئەکید؟ ئەیتر بەڵێ باشە چنارخان تۆ چ کارەیت؟ باسی دەوامت کرد. من مامۆستام. مامۆستای سەرکەوتوو بیت مامۆستا چنار. مامۆستای چ بابەتێکیت؟ کوردی. کوردی. سەرکەوتوو بیت؟ ڕاستەکەم بژیت؟ بژیت زۆر سپاس بۆ تۆ ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ فەرموو. باشە. ئەسیری شاعیر لە کام شاری کوردستان لەدایک بووە؟ مامۆستا چنار ئەم پرسیارە ئەدەبی کوردیە و تۆش مامۆستای کوردیت واتە ئەبێت بە دڵنیایەوە بیزانیت. بەڵێ ئاسانکاری کەرکووک، سلێمانی، هەولێر، دهۆک. ئەسیری شاعیر لە کام شاری کوردستان لەدایک بووە؟ سلێمانی. سلێمانی؟ بە هاوکاریەوە. دڵنیایت؟ چوار ئاسانکاریم پێت داوە چنارخان. چوار ئاسانکاریت وەرگرتووە؟ سلێمانی وەربگرم؟ بەڵێ دڵنیایت؟ سلێمانی وەرئەگرین؟ بەداخەوە مامۆستا چنار وەڵامەکەت هەڵە بوو. بەڵێ کاتێکی خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ. پەیوەندیەکی تر کاک شەماڵ لە هەڵەبجەی شەهیدەوە. بەڵێ سڵاوڕێز سڵاوت لێ بە کاک شەماڵ. بژی دیافە زۆر سپاس سپاس بۆ تۆ. کاک شەماڵ من خۆشحاڵ بووم کە یەکەم جارێ یەکەم پەیوەندیمان لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە بێت. بژی نیافە زۆر سپاس بۆ ئێوەجان زۆر سپاس بۆ تۆ دەنگ و باسی هەڵەبجە. وەڵایی زۆر خۆشە کێشەی نێرە کەشەکەی فێنکە؟ وەڵایی ئەم دۆڵەشە زۆر گەرم ڕاستی. بەڵێ دەشتان ساغ بێ کاک شەماڵ چ کارەیت؟ بەڵێ وەڵا کاسبم. کاسبیت سەرکەوتوو بیت لەش ساغ بە یاخوا ماڵ و مناڵ چۆنن؟ وەڵا هەموو لای باشە لەخوا بەجێ یاخوا باش بن کاک شەماڵ. کاک شەماڵ لە مانگی ڕەمەزانە تۆ لە کار و کاسبی خۆت بەردەوامی ئینشەڵڵا؟
بێگومان بێگومان بەڵێ سپاس بۆخوا هیلاک نابی عەسەبی نابی لە کارەکەت ناوەڵا زۆر ئاساییە زۆر باشە ئاساییە سپاس بۆخوا بەشی داخۆی زانیاری چۆنە کاک شەمە وەڵڵی خراپ نییە هەوڵ دەدەم دابزانین هیچی لێزانین زانیاریت لە چ بابەتێک زیاتر هەیە وەڵڵی لە ساڵسە ناتوانم بڵێم لە شتێکا بەس ئیدێ معلومە عامان هەیە وەکو عەرەبی وتەنی سپاس بۆخوا با بچینە لای پرسیار زۆر باش ڕوان تەلیسکۆن ناوی ڕاستەقینەی کام هونەرمەندی جیهانیە ڕوان ئەتکیسۆن ناوی ڕاستەقینەی کام هونەرمەندی جیهانیە چارلی چاپڵن مستەر بین ئارنۆڵد ڤاندام وەڵاوی ڕاستی ئێم زانیاریم نییە بەس مەگەر خۆم و شانسی خۆم نایەڵبیێرم بەڵێ خۆت و شانسی خۆت کاتە تەواو بێ کاک شەماڵ بەڵ ئاگام لێ با دووەم دانەبێت مستەر بین بەڵ مستەر بین وەرئەگرین پیرۆزە کاک شەماڵ شانست باش بوو بژێ سڵاس بژێ ئەخوا لە شتاقمە دەستان خۆش بێت تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە خۆشەویستان ئەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە سڵاوتان لێبێ من ئاواتم هەموو شەوانی ڕەمەزان لە بەرنامەی پرس و بەخت ئەبمە میوانی ماڵەکان لە پرس و بەختدا من ئەپرسم ئێوەش بۆ وەڵامەکانتان دیاری هەموو شەوانی ڕەمەزان لە پرس و بەختدا بە کۆمەڵێک دیاری میوانی ئێوە خۆشەویستان گەڕاینەوەلاتان بۆ درێژەدان بە پرۆگرامی پرس و بەخت ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بەو ژمارە مۆبایلانەی کەوا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی کەرکووک دەرئەکەوێت بۆ ئەوەی لەگەڵمان بەشدار بن و چانسی خۆتان تاقی بکەنەوە لەگەڵمان کە پەیوەندیمان ئامادەیە؟ خۆشەویستان لەگەڵمان بەردەوام بن بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمە هەموو شەوێک لەگەڵتان ئەبین بۆ پرۆگرامی پرس و بەخت تاکو زۆرترین دیاری ببەخشین بە ئێوەی خۆشەویست ئێوەش ئەتوانن لە ڕێگای ئەو ژمارە پەیوەندیەوە تەلەفۆنمان بۆ بکەن و شانسی خۆتان تاقی بکەنەوە خۆشحاڵم کە ئەمڕۆ پەیوەندیەکانمان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بووە بە هیوام ئەو کەسانێکەوە تا ئێستا پەیوەندیەکەیان بۆ وەرنەگیرەوە بتوانن لە ڕۆژانی ئایندە یاخود ئەمڕۆژ تا کاتمان ماوە پەیوەندیەکان وەربگیرێ و لەگەڵمان بەشدار بن ئەتوانن ئێوەش لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلانەوە پەیوەندیمان پێوە بکەن شانسی خۆتان تاقی بکەنەوە پرۆگرامی پرس و بەخت پرۆگرامێکی ڕۆژانە هەموو شەوێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز هەموو شەوێک لە کەناڵی ئاسمانی کەرکووک لەگەڵتان بەردەوام ئەبێت کاتژمێر 8 چاوتان لە هیچ شاشەیەک نەبێت تەنها چاوەڕێ پرۆگرامی پرس و بەخت بن تاکو لەگەڵمان بەردەوام بن ئەچینە لای کۆتا پەیوەندیمان کاگوریا لا کۆیەوە کاگوریا سڵاوت لێبێ لە خۆت بەڵای مەمنونم زۆر سپاس دەگەم زۆر سپاس بۆ تۆ کاگوریا بەڵێ دەنگ و باسی کۆیە الحەمدولillah لە خۆی بەدەجی وەڵای خۆش تۆزە گەرم بۆ ڕۆ تۆزە گەرم بوو گەرم بوو بەڵێ بە شەی فێنکە ئیشەڵڵا وردە فێنک ئەبێ کۆیە کاگوریا کۆی قسەیان زۆر خۆشەکەمە گفتوگۆمان بۆ بکە بڵێن برێن چی بە زمانی خۆم برێم بە زمانی خۆتان برێن چی بەسەر هاتێکی خۆشمان بۆ باسکە چی پێ خۆشەوەمان بۆ بڵێ بەسەر هاتم گەلە زۆر برێن بە لەبیرم نییە زۆر بەسەر هاتێکی خۆش کە بەسەر خۆتە هاتبێت یاخود نوکتەیە گەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەی گۆرانی بێت نیوە ناوەخوای پێم بڵێم هەر شتێک بەدڵی خۆت برادێک سەرخۆش بوو ئەنی لە خۆی مایە خالی حەزم مایە بەڵێ لە لەندەنا کەس سەرخۆ زوین شەوە چیوە وتی بمرم شێت دەبم هەر ڕاست بە حەق قەنەعەت کرد وتی شێت دەبم بمرم شێت دەبم بمرم شێت ئەبم باوەڕ کردم مایە لە خۆی لە لەندەنە کۆگا گەردیجا سڵاو ڕێزمان بۆ هەیە گەرەستا بینەر و بیستەری پرۆگرامەکەی ئێمە سڵاو ڕێزمان بۆ هەیە کاگوریا بچینە لای پرسیارەکان ئامادەم بەڵێ باشە ئەچینە لای پرسیار
بەڵێ نووسین بە چ ڕەنگێک لە بیر و هزری مرۆڤدا ئەمێنێتەوە؟ نووسین بەڵێ ڕەنگی سوور، ڕەنگی سەوز، ڕەنگی زەرد، ڕەنگی شین. یعنی چۆن دەبینێتەوە؟ بەڵێ بە چ ڕەنگێک نووسینەکە بکەی لە بیری مرۆڤ ئەمێنێتەوە؟ شین دڵنیای؟ چوارم بەڵێ دڵنیا چوارم نایگۆڕی؟ نایگۆڕن یەک قسەی دەکەن تەواو ئەگەر بڵێم بیگۆڕە هەر بە قسەم ناکەی؟ ئەمە فکری خۆم چینە باشە کاتت تەواو بوو من شین وەرئەگرم. پیرۆزە کاک وریا بەڕێزی مەمنون و سوپاس لەگەڵمان بمێنەرەوە تا کاتی ئەنجامدانی تیر و پشکەکە. بەڵێ خۆشەویستان ئەتوانن ڕۆژانە شەوانە بینەری پرۆگرامی پرس و بەخت بن و لەگەڵمان بەشدار بن بۆ ئەوەی چانسی خۆتان وەکو ئەو بەڕێزانی ئەمڕۆ پەیوەندیان پێمانەوە کرد ئێوە شانسی خۆتان تاقی بکەنەوە و لەگەڵ ئێمە ببنە براوەی دیاریەکانی پرۆگرامی پرس و بەخت. ئەبینن ئێستا کاتی ئەنجامدانی تیر و پشکەکەیە ئەوە ناوی ئەو بەڕێزانەیە کەوا لە تیر و پشکی ئەم ڕۆمانە لەگەڵمان بەشدارن واتە وەڵامی پرسیارەکانیان زانیوە و ناویان چۆتە نێو تیر و پشکەوە ئەبنە براوەی دیاری لەگەڵ ئێمەیە. ئێستا تیر و پشکەکە ئەنجام ئەدەین جوان تێکەڵی ئەەکەم بۆ ئەوەی دانەیەک هەڵبژێرم. براوەی یەکەممان جوان تێکەڵی ئەەکەین دانەیەک هەڵبژێرم. بزانین براوەی یەکەممان چ بەڕێزێکە. کاگوریا لە کۆی خۆشەویستەوە کە دوا پەیوەندیمان بوو کاگوریا لە شاری کۆیەوە براوەی یەکەممان کاگوریا لە شاری کۆیەوە کۆتا پەیوەندیمان بوو بە براوە لەگەڵمان کاگوریا لە شاری کۆیەوە. ئەچینە لای هەڵبژاردننی دووەمدان. جوان تێکەڵی بۆی هیچ کەسێک بێبەش نەبێت. دانێک هەڵبژێرم. سەعدیە خان لە شاری کەرکووکەوە. سەعدیە خان لە شاری کەرکووکەوە. خات و سەعدیە لە شاری کەرکووکەوە بووە براوەی دووەممان بۆ ئەم شەو. پیرۆزبایی لە خات و سەعدیەکەم لە شاری کەرکووکەوە کە بووە براوەی دیاری دووەممان بۆ ئەم شەو. خۆشەویستان ئێوەش ئەتوانن وەکو کاگوریا و سەعدیە خان پەیوەندیمان پێوە بکەن و وەڵامی پرسیارەکەمان بدەنەوە تاکو لەگەڵمان ببنە براوە هەموو شەوێک ئێمە لەگەڵتان بەردەوام ئەبین تا سبەی شەو لەگەڵ